کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالیتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. لافتە گرنگەکەی تۆپی پێ لافتە کۆتاییەکانی تۆپی پێ لە وەرزی 2001 بۆ 2022 لە دەستپێکی هەفتەکە پێتان دەگەمەوە کامڕۆ شەممەیە. پاڵەوانەکان لەم هەفتەیەدا دەردەکەون و پاڵەوانێکی نوێی ئەوروپا دەردەکەوێ و سەرەتای هەفتەیەدا توش کۆتا پاڵەوانێتی لە سەراستی یانەکان ئەنجام بدرێت. بەڵام من ئەمڕۆ بەر لەوەی باز لە پاڵەوانەکان کەم لەگەڵەوەی ئەمڕۆژ پاڵەوانێکی دیکە دەردەکەوێت کە پاڵەوانی لیگە پوکەڵە، پاڵەوانی یاری کۆتایی جامی ئەڵمانیایە و پاڵەوانێکی نوێ لە ئەڵمانیاش دەناسێنێت. لەسەر پرسێکی گرنگ قسە دەکەم کە لە ئێستادا بابەتی گەرمی ڕۆژنامەکانە، بابەتی گەرمی هەوادارانە کە هەواڵێکی نوێ لەبارەوەی بزانن یاخود هەواڵێکی یەکلاکەرەوە لەبارەوەی بزانن. ئەویش ڕۆشتن یاخودمانەوەی کلیان مباپەیە لە ڕیزەکانی پاریس سەن ژەرمان یاخود پەیوەندیکردنیەتی بەیانەی ڕیاڵ مەدریدەوە. لە ماوەی ڕابردوو لە چەند خولەکێکا باسم لە مباپێ بۆ کردن، بەڵام بۆکەوەی وتومە و ئەیڵێمەوە هەمیشە شتی مطلق یاخود شتی تەکیدی 100% لە وەرزشدا بوونی نییە. یعنی من بۆ چوونی خۆمم بۆ نیشاندان بۆی کە مباپێ لەگەڵ ڕیاڵ مەدریددا ڕێکەوتۆ بۆی کە بچێتە یانەی شانەی، بەڵام باسی گرێبەستە خەیاڵەکەی پاریس سەن ژەرمانیشم کرد کە ڕەنگە گۆڕانکاری پێ بکە و تەکیدیشم لەوە کردەوە کە ئێمە ئەو کەسە نزیکەنین لە پاریس سەن ژەرمان و لە ڕیاڵ مەدرید کە بڕیاری یەکلاکەرەوە بدەین. بەڵام من ئەمڕۆ هەوڵ دەدەم تەواوی باسەکەتان بۆ باسەکەم، تەواوی باسەکە ورد و درشت قسەی دایکی باوکی تاشوا دەست بەکار بووە لە پاریس سەن ژەرمان کێ سەرپەرشتی گرێبەستاکە نیگەرانەکان بۆ باڵی کێشاوە بەسەر ڕیاڵ مەدریددا. بڕیاری مباپێ چییە؟ ئەم کۆنگرەی کە دەوترێت ڕۆژی یەکشەمە دەکرێت ئەنجام بدرێت چییە؟ و مارکا و ڕاگەاندەکانی ئیسپانیا چی لەو بارەوەن لەگەڵەوەی مارکا هەر ئەمڕۆ لە ژمارەی ئەمڕۆیە ئاماژە بۆ دەکاتەوە ئەوەی کە من پێم ڕاگەاندن کە دوای یاریکات کۆتایی چامپیۆنز لیگ ڕیاڵ مەدرید پێ دەچێت گرێبەستی گواستنەوەی مباپێ ڕابگەێنێت، بەڵام بارودۆخەکان تێکچوون. لە سەرەتاوە دەست پێ دەکەین بەوەی کە ئەم بارودۆخە بەکوێ گەیشتووە لە تەواوی هەفتەی ڕابردووە. طبعاً ئێستا ئەوەی کە لە نێو بازاری مێرکاتۆیە و ڕۆژنامەنووسە دیارە باوەڕ پێکراوەی کە لە بازاری مێرکاتۆیە سەرچاوی باوەڕە بۆ هەمولایەک ڕۆمانۆیە. ڕۆمانۆ یەکێکە لە باوەڕ پێکراوترین ڕۆژنامەنووسەکان. بارودۆخەکان چۆن بوون؟ بارودۆخەکان فایزە عەمار کە دایکی مباپەیە کە لە ئێستادا ڕۆڵی بریکاری کارەکانی بینێ کە نزیکە لەو بارەیەوە، هەتا ڕۆژی سێشەممە مباپێ گرێبەستەکەی ڕیاڵ مەدریدی وەرگرتووە، بە هەموو داواکارەکانی گرێبەستی ڕیاڵ مەدرید قایل بووە، بە هەموو داواکارەکان ڕازی بووە. بڕیار بووە ڕۆژی سێشەممە عەسرەکەی وەڵامی ڕیاڵ مەدرید بداتەوە، بەڵام لەم کاتەدا پاریس سەن ژەرمان
پەیوەندی بە دایکی مباپێەوە دەکاتەوە پەیوەندی لەگەڵ باوکیا دەبەستێەوە پەیوەندی بە خودی مباپێش دەکات لەوەی کە گرێبەستێکی خەیاڵی گەورەی پێشکەش دەکەن کە تا ئێستا دیار نییەم گرێبەستە چۆنە بەڵام دزەی پێکراوە کە چۆن دەبێت گرێبەستەکە و چۆن نابێت لەبەرەوەی مباپێ لە پاریس سەن ژەرمان بەردەوامێت طبعاً کۆمەڵی ڕووداوگەلی گەورە لەم گرێبەستەیە هەیە طبعاً من بە بۆ چوونی خۆم ڕەنگە زۆر گرێبەست ئەنجام درابیاوە ناڕەحەتی پێوە بوو بێ و بەم شێوە بەڵام من هەرگیز نەمبینیوە گرێبەستێک کە گەشت بێتە گرێبەستی ئازاد کە گەشت بێتە گرێبەستی یاریزانێکە لە هاویندا گرێبەستەکەی کۆتاییەت ئابەم جۆرە مقۆمقۆی لەسەر دروست بێ ئابەم جۆرە هەڵوێستی یانەکان ڕوبەڕووبوونەوەی لەسەر بێ ینی ئەمە وەکو سیراعێکی زۆر گەورەی لێهاتووە کە زۆرانبازیکی زۆر گەورەیە لە بینی ڕیال مەدرید پاریس سەن ژەرمان لەوەش گەورەتر لە بینی فلۆرەنتینۆ پێرێز و ناسر خلێفی من لەسەر باسەکە بەردەوامە بم بەڵام دواتر دەچمە سەر و سیراع و وەڵامی ئەو پرسیارانە هەر هەمووی دەدەمەوانێ ناسر خلێفی ڕۆژی سێشەممە مپامپی و بریکارەکەی ئاگادار کردوەوە دایکی گرێبەستێکی گەورەیان پێشکەش کردەوە بۆی مباپێ لە پاریس سەن ژەرمان بەردەوام بێ ئەوەی کە دزەی پێکراوە لەبارەی گرێبەستەکەی پاریس سەن ژەرمانەوە چییە؟ هەموو گرێبەستە ڕیکلامیەکان هەموو کارە ڕیکلامیەکانی مباپێ لە فەڕەنسا هەموو وێنەکانی مباپێ لە فەڕەنسا یانەی پاریس سەن ژەرمان بۆی دەکاتەوە بە پارە ئەم پارەیە کاش دەیخاتەوە سەر حسابی مباپێ موچەی ساڵانەکەی دیاریکراو نییە ینی جوان دزەی پێکرابێ لەوەی کە ئەم موچەی ساڵانەی کە پاریس سەن ژەرمان دەیدا بە مباپێ ئەو 9 ملیۆن یۆرۆیە بەڵام سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە 50 ملیۆن یۆرۆی ساڵانەیە ئەمە لە گرێبەستی جاریزانەکانیە 50 ملیۆن یۆرۆی ساڵانە کە بەداتی وێنە و شتەکانەوە ڕەنگە مباپێ نزیک بێتەوە لەوەی کە ڕەنگە نزیک بێتەوە لەوەی ساڵانەی 80 بۆ 90 ملیۆن یۆرۆ وەرگێت لە بەرامبەردا پاریس سەن ژەرمان چیتر دەکات لە بەرامبەردا پاریس سەن ژەرمان چیتر دەکات ینی تۆ ئەوەی کە مپامپی وەستانوە لێرەیە ئەم بارودۆخێ سەرجەم ئەو یاریزانانەی کە پاریس سەن ژەرمان گرێبەستیان لەگەڵ دەکات لەم ساتە بە دواوە دەبێت ڕەزامەندی مباپێی لەسەر بێت لەسەر بێت ئەو ڕاهێنەرەی کە ڕانەراتی پاریس سەن ژەرمان دەکات دەبێت ڕەزامەندی مباپێی لەسەر بێت مباپێ هەر داواکاریەکی هەبێ دەبێت ڕاهێنەر بۆی جێبەجێ بکات کەواتە پاریس سەن ژەرمان یاری بەشکۆی خۆی و بەناوەکەیەکە لە بەرامبەر ئەو ڕقەی کە ڕیال مەدرید نەتوانێ یاریزانە بۆ ڕیزەکانی بگوازێتەوە ناسر خلێفی بە هەموو جۆرەکان ڕوبەڕووی ڕیال مەدرید دەبێتەوە تەنها لە بەرەوەی مباپێ لە ڕیزەکانی پاریس سەن ژەرمان بەردەوام بێت باشە من لێرە پرسیارێک لێوە دەکەم بۆ نمونە واریدە لەم مێرکاتۆی هاوینەیەدا زیدان بێ بە ڕانەری پاریس سەن ژەرمان یا هەج ڕانەرێکی دیکە ئەگەر ئەم گرێبەستە بەم جۆرە واژوو بکرێ ئێوە پێتان وایە هیچ ڕانەرێک تەقەبولیەوە بکە بێتە تیپێکەوانێ یاریزانێکی تەمەن 23 ساڵ بڕیار بەدەستی سەروتر بێ لە خۆی چ ڕاهێنەرێگەمە قوبوڵەکە چ کەسایەتیەگەمە قوبوڵەکە بەڵام پاریس سەن ژەرمان ئەمە ئەکا لە پێناو بەردەوامبوونی مباپێ نەک بۆ ڕاهێنەر بۆ یاریزان ئایا ئەیمیسی و نەیمار چۆن لەم تیپەیە دەمێننەوە ئەیمیسی و نیمار چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت پاریس سەن ژەرمان بارودۆخی مباپێی بەم جۆرە گەیاندووە مێژووی میسی لەکوێ و ناوداری میسی لەکوێ و ئەستێری میسی لەکوێ و مباپێ لەکوێ ڕاستە مباپێ تا 10 ساڵی تر دەتوانێت خزمەت بەم یانەیە بکە بەڵام دەبێت ڕێز لە کەسایەتی یاریزان وەکو خۆی بگیرێ ئەم تیپە پێگاتووە لە 30 یاریزان پێگاتووە لە 33 یاریزان پێگاتووە لە تیمی هونەری پێگاتووە لە بەڕێوەبەری هونەری کە ڕاهێنەرێکە لەم پرسەیە بڕیار بەدەست بێت لە شێواز یاریکردن لە بەردەستا بێ و هەلامان کاتە لە ئەنجامەکان بەرپرسیار بێ بەڵام ئەم شکۆیانە ئەگەر پاریس سەن ژەرمان بەم جۆرە گرێبەستی مباپێ نوێ بکاتەوە ئەم شکۆیە بۆ پاریس سەن ژەرمان نامێنێ
ئەم شکۆیە بۆ پاریس سەن ژەرمان نامێنێ یانە بچوو گەبێتەوە لە ئاستی یاریزانێکە. بەڵام خلێفی لە قینەبەرایەتی پێرێز ئەم کارە بە ئەنجام دەگەێنێت. طبعاً ئەمە قسەی ڕۆمانۆیە کە باس دەکات لەوەی کە سێشەممە بڕیار بووە کە ئەسرەکەی مپامپێ وەڵامی ڕیال مەدرید بداتەوە، بەڵام دواتر مپامپێ داوا دەکات کە 48 کاتژمێری تر مۆڵەتی بدرێتێ. پاش لەم 48 کاتژمێرە ڕووداوگەلی زۆرێک ڕوودەدەن. پاریس سەن ژەرمان بە چڕی پەیوەندی دەکەن بە دایکی و بە مپامپێوانێ و داوای گرێبەستەکانی پێشکەشەکەن بۆی کە بەم جۆرە لە پاریس سەن ژەرمانە بەردەوام بێ. بۆیە بارودۆخەکە لە دۆخێکی چاقبەستووایە تا ئێستا مپامپێ بڕیاری یەکلاکەرەوەی نەداوە. لە هەمان کادا خاڵێ زۆر گرنگە تا گەیشتونەتە ئەم کاتەی کە ڕۆژنامەکانی ئیسپانیا بێیوا بوون لە گرێبەستەکە. پیدرۆیڵ و ڕۆنسیرۆ وەروە دیماریزیۆ ژاماژە بۆ دەکات. تاوان دیماریزیۆ جیاوازە لە ڕۆمانۆ بە زەویش هەر ئیتالیا و کەسێکی بەناوبانگە لە مەرکاتوە ئاماژە بۆ دەکات کە مپامپێ لەوە زیاتر نزیکەکە لە پاریس سەن ژەرمان بەردەوام بێت. بەڵام خاڵێکی زۆر گرنگ هەیە. تاوەکو ئێستا مپامپێ ڕەفزس نەیدراوە بە گرێبەستەکەی ڕیال مەدرید کەوابێ گرێبەستەکەی ڕیال مەدرید تاوەکو ئێستا بەردەوامیە. تا ئەم کاتەی من قسەتان بۆ دەکەم بە پێی وتەی ڕۆمانۆ و ماریزیۆ و سەرچاوەکانی فەڕەنسا و ئیسپانیا تاوەکو ئێستا گرێبەستەکەی ڕیال مەدرید بۆ مپامپێ بەردەوامی هەیە و لە هەمان کادا ڕەفزی گرێبەستەکە نەدراوەتەوە لە بۆ ڕیال مەدرید کە ئەمە خاڵێکی ئێجگار گرنگە. ئەوەشی کە دەوترێت لەم بارەوە دەوترێت چوار کەس بە تەواوی بڕیاری کۆتایی مپامپێ دەزانن لەماوەی ئەم 48 کاتژمێرە کە بڕیار درراوە. یعنی دەوترێت مپامپێ بڕیاری کۆتایی خۆی یاوە کە لە پاریس سەن ژەرمان دەمێنێتەوە یاخود دەچێتە ڕیال مەدرید. بەڵام چوار کەس ئەمە دەزانن. ئەم چوار کەسە چێن؟ خودی مپامپێیە، فایزە عەماری دایکێتی و دوانی دیکەن کە نادیارن بەڵام هەنێک پێی وایە کە دانەیەکی دیکەش لەوانە باوکی مپامپێ. تەبعاً با کە باسی باوکو دایکیتان بۆ دەکەم با یەک زانیاریتان بمەوانێ لەسەرەوەی کە ئەم بریکاری کارانی مپامپێ بۆ ئاگۆڕانی بەسەرات و ئێستا بۆ دایکی بووە بە سوڵتە بەدەست. تەبعاً لە وەرزی ڕابردوو ئاگادارن ڕیال مەدرید لە هاوینی ڕابردوو گرێبەستەکەی مپامپێ تا 180 ملیۆن یۆرۆ لە بەرامبەر یەک وەرز کۆتاتنی گرێبەستەکەی لەگەڵ پاریسا پێشکەشی کرد و مپامپێش خواستی لەسەر ڕۆشتن بوو. بەڵام ڕاستەوخۆ پاریس سەن ژەرمان گرێبەستەکەی ڕیال مەدریدی ڕەت کردەوە بەبێ چی؟ بەبێ گەڕانەوە بۆ مپامپێ. لە لێدوانێکیدا مپامپێ بۆ ڕاگەاندنەکانی فەڕەنسا چی لەم بارەوە دەڵێت؟ مپامپێ ئاشکرای دەکات ئەڵێت ئەم کارەی پاریس سەن ژەرمان کارێکی هەڵە بۆ ئەنجامیە ئەبوایە ڕاوێژ یاخود پرسێک بە خۆم بکرا چونکە لێرەدا خاڵێکی زۆر گرنگەیە بۆ مپامپێ کە ئاماژەی پێە. ئەڵێت من کە دەمەوێت بڕۆم لە پاریس سەن ژەرمان خواستێکی خۆم بەدیبێنم خەونێکی خۆم بەدیبێنم هەرگیز نامەوێت بەبێ سوودگەاندن بە پاریس سەن ژەرمان ئەمیانەیە بەجێ بێڵم. کاتێک من ئەمیانەیە بەجێ دێڵم دەمەوێت پاریس سەن ژەرمان سوودمەند بێت لە ڕوویداراییەوە بۆیە دەبوایە بگەڕانایەتەوە بۆ من گفتوگویان لەگەڵ مندا بکردە بە ڕاوێژەم بڕیارەمامدا نەگەوەی تاگلایانم بڕیارەیان بدا. کامە خۆی لە خۆیدا لەو کاتەیە باوکی بەرپرسیار بوو و بەمەش باوکی ئۆتۆماتیکی لە دەسەڵاتەکان دواکەوت و دەسەڵاتەکان زیاتراتەوە دەست فایزە عەماری دایکی. لەم بارەیەشەوە لیۆناردۆ هەرەو کاداماژە بۆ دەکات ئەڵێ گفتوگۆی تاوان ئەو کاتێک کە پەیوەندی پێوە دەکەن کە مادام ئیزنیان نایەوە بۆ ڕیال مەدرید باوکی ئەو کاتە پەیوەندی بە لیۆناردۆ دەکات لەبەرەوەی کە بزانن چارەنووسیم کوڕە چی لێ دێت. لیۆناردۆ یەکسەر پێی دەڵێت مپامپێ لە دەسەڵاتی کارگێڕی یانەوە بەڕێوەبەری وەرزشیان نەماوە ڕاستەوخۆ لەلایەن ناسەر خلێفی سەرۆکۆ کارەکانی ئەنجامێنێ هیچ پەیوەندێکی بە کارگێڕی و بە بەڕێوەبەری وەرزشیەوە نەماوە. تەنها ناسەر خلێفی پەیوەندی بۆیە بۆی داهاتووی مپامپێ دیار دەکرێت. کەوابێ مپامپێ لە هاوینی ڕابردوو لە پاریس سەن ژەرمان نیگەران بوو. ئەم گرێبەسەر لە چوارچێوەی بەڕێوەبەری وەرزشی چۆتە دەرەوە کە لە هەموو یانەکانە بەڕێوەبەری وەرزشی گرنگی و هەمیەتی خۆی هەیە. بەڵام مپامپێ لە چوارچێوەی بەڕێوەبەری وەرزشی پاریس سەن ژەرمانیش چۆتە دەر لە چوارچێوەی کارگێڕی یانە چۆتە دەر. ڕاستەوخۆ پرسەکە پەیوەستکراوە تاوانێ بە ناسر خلێفی سەرۆکی پاریس سەن ژەرمانەوە. دوامین شت لەبارەی مپامپێەوە چێت دایکی چی دەڵێت؟ دایکی ئاماژە بەوە دەکات
کامە ڕۆمانۆ گواستۆتیەوانێ دایکی ئاماژە بۆ دەکات ئەڵێ هەردوو گرێبەستەکەی ڕیال مەدرید و پاریس سەن ژێرمان پێشکەشمان کراوە و ئێمە هیچ گفتوگۆیەکی نوێ نە لەگەڵ پاریس سەن ژێرمان نە لەگەڵ ڕیال مەدریددا ناکەین دوو گرێبەستەکەمان لە بەردەمایە هەردوو گرێبەستەکە ڕازیکردن هەردوو گرێبەستەکە پارەی خەیاڵیتیایە بەڵام جیاوازی لە ڕسمەکانە لە وەرگرتنەوەی پارەی ڕسمەکان کە پاریس سەن ژێرمان کردوێتی بە پارە بەڵام ڕیال مەدرید خۆی دەڵێ پارەی وێنەکان بە مبامپێ دەگەڕێتەوە ئەوان بڕیاری یەکلاکەرەوە دەدەن بڕیاری یەکلاکەرەوە دەدەن لەوەی کە مباپێ کامیانیان هەڵدەبژێرێت لەوەی کە داهاتووی خۆی دیاری بکات طبعاً حاڵەتێکی زۆر گرنگەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم بۆ هالاند کە کاتی هاتەمان سەرسیتی ئاماژەم بە شتێک کرد وتم هالاند تەمەنی 22 ساڵە 5 ساڵ گرێبەستی لەگەڵمان سەرسیتی کردووە کە لەم 5 ساڵە ئەکری هالاند زیاتر فێر بێ و زیاتر گەورە بێ تەمەنی دەگاتە 27 ساڵ لە 27 ساڵیشا دەتوانێت یانی دڵخوازی خۆی بژێرێ لە 27 ساڵیشا دەتوانێت پەیوەندی بە هەچیانێ بکا کە خۆی بوێت بۆیە مباپێش ئەگەر لە پاریس سەن ژێرمان بەردەوام بێت گرێبەستەکەی بۆ 4 ساڵە تەمەنی دەگاتە 27 ساڵ هێشتا هیوا لە دەست نایە مباپێ بۆی کە ئەگەر خەونی یاریکردن بێت لە ڕیال مەدرید چونکە من بڕوا ناکەم ئەم هەلەی بۆ دووبارە بێتەوە لەبەر ڕیال مەدرید بە هەموو جۆرێک مەیلی داوە بە جێبەجێکردنی خواستەکانی مباپێ بۆی بێتە ڕیزەکانیەوە کە لە کاتێکا خۆتان دەزانن ڕیال مەدرید لە هەموو یاریزانێکی تۆپی پێ گەورەترەوە لە هەموو یانەکانی تۆپ پێش گەورەترە بەڵام ڕیال مەدرید مەیلی بۆ مباپێ داوە بۆیە مباپێ ئەگەر ئێوێ خەونەکەی بەدیبێنێ ئێستا کاتێتی بەڵام دەشتوانێت 4 ساڵی دیکە بە هەمان شێوە ئامانجەکەی خۆی پێچێ و پەیوەندی بە ڕیال مەدریدەوە بکات تاوان وەکو ئاماژەم پێکرد بۆی کە ئێستا ویلفرید مباپێ باوکی مباپێ وەکو جاران لە نێو گرێبەستەکانان نیە بەڵام ئاگاداریەوەیە کە چۆن گرێبەستەکان ئەنجام مەدرێ و بە ئەنجام نادرێ و دەشمەوێت ئاماژە بەوە بدەم ڕۆژنامەی لیچیپ لەبارەی ئەوەی کە دەڵێن کۆنگرە هەیە ڕۆژی یەکشەمە یەک سەرچاوە ئاماژەی بۆ کۆنگرەیە کردووە کە ڕۆژی یەکشەمە ئەنجام درێت ڕۆژنامەی لیچیپە ڕۆژنامەی لیچیپی فەڕەنسی ئاماژە بەوە دەکات کە ڕۆژی یەکشەمە لە بەرنامەی تێلیفۆت کە لە کەناڵێکی فەڕەنسی پێشکەشەکرێ مباپێ بڕیارەکەی خۆی بۆ جیهان ڕادەگەێنێت بەڵام ئەمە تەنها لیچیب ئاماژەی پێکردووە هیچ سەرچاوەیشتر ئاماژەی بەوە نەداوە دەوترێت ڕۆژی یەکشەمە مباپێ بڕیاری کۆتایی دەدات بەڵام تاوەکو ئێستا ئەم بڕیارە نەدراوە و لە بەرامبەریشدا بەرشەلۆنە لە گواستنی مباپێ ئاماژە بۆ دەکات کە مباپێ داوای ساڵانی 50 میلیۆنی کرد دایکی ئەمەی بە درۆ خاتەوە ئێمە بە هیچ شێوەی داوای بڕاپارەمان نەکردووە لێڤەرپۆڵیش هەرەو کات بۆی موچە بەرزەکەی و بۆی ئەو سیراعەوە تاوان لە گرێبەستەکە کشاوە تاوانەوە دەوشترێت لێڤەرپۆڵ هەوڵێکی داوە بۆی کە مباپێ دەسەبەب بکات بەڵام ئەنجامی نەداوە طبعاً ئەنجا بچمە سەر شیکاریەوەی کە ئەم بارودۆخە بوایلاتەوە طبعاً لە مۆزوعی سوپەرلیگەوانێ وەرزی ڕابردووتر پێرار کە کاتێک مۆزوعی سوپەرلیگاتە ئاراوە و کەسانی باڵادەستێدا فلۆرەنتینۆ پێرێز و ئانێلی سەرۆکی یۆڤانتۆس و سەرۆکی ڕیال مەدرید بوون و ئەو کات ئەنێلی بەرپرسیارەتی لە یوفا هەبوو و لە کاردانەوەی ڕاگەاندنی سوپەرلیگا ڕاستەوخۆ سێڤێرین ئەنێلیان دوور خستەوانەیە بۆ ئەوەی پاشەکشەی نەکرد لە سوپەرلیگ و ناسر خلەفی جێگەی گرتوانێ لەو کاتەوە سیراعێکی گەورە لە بینی یوفا و سوپەرلیگە هەنێ ئەمە سیراعێکی گەورەیە ئەم گرێبەسە سیراعی بینی ناسر خلەفی و فلۆرەنتینۆ پێرێزە ناسر خلەفی ئەوێ بۆ مانی بسەلمێنە کە پێرێز ناتوانێت هەموو بڕیارێکی یاریزانان لە کیشوەری ئەوروپا بدات وەکوی چۆن بەرشەلۆنە ویستی ڤێراتی لە پاریس سەن ژێرمان بێنێ بەڵام خلێفی زۆر بەتونتر تۆڵی لێکردنەوە نیماری بردو لە کۆتایشدا نمێسیشی گواستەوە ڕیزەکانی ڕاستە سوودمەند نەبوولی بەڵام تۆڵی لەوە کردەوە کە دەست نەبرێت بۆ ئەستێرەکانی تیپەکەی ئێستا لەمەی خلێفیشە لەمەی پێرێزیشە بارودۆخەکە بۆ جۆرەی لاتوە سیراعەگەیە لە بینی خودی خلێفی خودی فلۆرەنتینۆ پێرێزدا وەلامان کادا سیراعی سوپەرلیگ و یوفا هەیە کەم سیراعە هێشتا بەردەوامیە لەم گرێبەستایە بۆیە خلێفی بە تەواوی ڕوبەڕووی کارگەڕی ڕیال مەدرید و ڕوبەڕووی فلۆرەنتینۆ پێرێز بێتەوە لە ئەنجامدانی ئەم گرێبەستەدا ڕاستە دەوترێت پێرەز بە یاریزانەکانی و تۆ مباپێ نات بەڵام وەرمایە مەلیەکدانەوەیە بکەین
ئەگەر مبامپێش بەردەوام بێ لە پاریس سەن جەرمان کە ئەوەی کە پێشببینیە کرێشتەکە دوا بخرێت یعنی مبامپی سبینێ بۆ نمونە لێ دوانەیە ئەڵێ من بەردەوامم لە پاریس سەن جەرمان ئەمە چ زلەیەک دەبێت بۆ کارگەڕی ڕیال مەدرید چ زلەیەک دەبێت بۆ فلۆرنتینۆ پەرێس زۆر لە شکۆی کارگەڕی ڕیال مەدرید دێنێتە خوارەوە زۆر لە شکۆی پێرێز دێنێتە خوارەوە و ڕەنگە بارودۆخێکی دەرونی زۆر خراپ بۆ یاریزانەکان دروست بکە بۆ ئامادەکاری یاری کۆتایی چامپیۆنز لیگ چونکە هەفتەی داهاتووەم کاتانە ڕۆژی شەمە شەوەکەی یاری کۆتایی چامپیۆنز لیگە لە بینی لیڤەرپوڵ و ڕیال مەدریدە ئایا ئەمە کاریگەری سلبی لەسەر کارگەڕی ئەم یا لەسەر یاریزانەکان دروست ناکە لە کاتێکا پێشتر هەمووان هیوای تەواویان هەبوو کە مبامپێ تەواو یەتە ڕیزەکانی ڕیال مەدرید داوانێ و لە بەرامبەریش تاوکو ئاماژەم پێکرد لە گنوێکردنەوەی گرێبەستی مبامپەیە کارگەڕی پاریس سەن جەرمان بە تەواوی دەکەوێتە ژێر پرسیارەوەن یعنی ئەوی بالای ئێوە ڕوون بێ ئەمە مولەخەسی بابەتەکەی لەبارەی مبامپێوانێ من هەموو بابەتەکانم بۆ شیکردنەوە لەوەی چی ڕوویداوە و چی بەردەوامە حاڵەتە گرنگەکان یەکەم تەنهالیکی باماژە بۆدایە کە سبینێ مبامپێ لە بەرنامەی تیلیفوت مانەوە یاخود ڕۆشتنی لە پاریس سەن جەرمان ڕادەگەێنێت تەنهالیکی بەڵێ ڕۆژ یەکشەمەم حاڵەتە ڕۆیە دایکی مبامپی دەڵێت هەردوو گرێبەستەکە لە بەردەممانەیە و بڕیاری کۆتایی دراوە لەلایەن مبامپێوە بەڵام هیچ گفتوگویەکی تر لەگەڵ پاریس سەن جەرمان و ڕیال مەدریددا ناکەینەوانێ و ئەو خاڵەشی کە گرنگەوەیە کە تاوەکو ئێستا مبامپی بە فەرمی گرێبەستەکەی ڕیال مەدریدی ڕەڤز نەکردوێتەوانێ واتە هەر بەردەوامی هەیە بۆیە ئەگەرەکان کراون و کاریگەری بڕیاردانی مبامپێ لەم هەفتەیەشدا پێش یاری کۆتایی چامپیۆنز لیگ زۆرینەی شیکەرەوەکان بە کاریگەریەکی خراپ بە کاریگەریەکی زۆر سلبی لەسەر یانی ڕیال مەدرید وەسفی دەکەن کە بارودۆخەکە لە ڕیال مەدرید قورس دەکات بەڵام ئەگەر بێت وەمە ڕابگەێنرێ ئەوە خلێفی دەیسەلمێنێت کە براوە یەکەم دەبێت لە شکۆی یانەکەی دەدات بەڵام خۆی بەرامبەر هیچ کەسایەتیی ئەوروپا نادۆڕێنێت خۆی بەرامبەر هیچ یانێکی ئەوروپا نادۆڕێنێت هەیمەنەی هەموو یانەکان دێنێتە خوارەوە کە لەوە لە ڕیال مەدرید و لە بەرشۆنەوە دەستی پێکردووە ئەوە کارگەیشتە سەر ڕیال مەدرید بۆیە هەمووان چاوەڕێی بارودۆخەکە دەکەین ئەمە تەواوی زانیارەکان بوو دەربارەی مبامپێ بۆیە من پێتان دەڵێم لێستەوە چاوەڕێکان تا بڕیاری کۆتایی مبامپێ بارودۆخەکە لێرەیە دۆخی چەق بەستووە دۆخەکە وەستاوە لێرەدا دۆخەکە وەستاوە بۆ جۆرەی لاتووە کە مبامپێ لە نێوان بڕیاری یەکلاکەرا بێت دەچمە لای کۆمنتەکان پێشەوەی باسی لیگە پوکاڵ بکەم ئەگەر پرسیارە سەرنجێ هاتبێ کاک تێبین لیڤاندۆڤسکی دیار نییە جارێ بەڵام وەکوتم بڕیاری لیڤاندۆڤسکی جیاوازە لە مبامپێ لەبەری لیڤاندۆڤسکی گرێبەستەکەی ساڵێکی ماوە لەگەڵ بایەر کۆتایی بێت دیبالا دەڵێن لە ئەنتەرەوە نزیکە بەڵام هێشتا بڕیاری کۆتایی نەداوە کاگڕێبند دەڵێ ڕۆمانۆ لە تویتەر باش ناڵێ کاک محەممەد لێ مەمە لیمانەوەی زۆرە من پێم وتی کاگڕێبەوتم بارودۆخەکان گۆڕاوە بەڵام مشکیلەکە لەوەیە دایکێڵێت تا ئەسەر ڕەفزی ڕیال مەدریدمان نەکردەوە مە هەر لە زاری ڕۆمانۆوە وتراوە لە کوڕە پڵەسیش کە لێدوانی یاوە باسیەوە کاکاڵێ ڕەفزی ڕیال مەدریدی نایەوە هەردوو گرێبەستەکەشمان لە بەردەمە بڕیاری کۆتاییمان ناوە بەڵام ڕامان نەگەیاندووە بارودۆخەکە بەم جۆرە بەردەوامە کاکزاناڵێم بابی دەبێت پارە هەڵبژێرە دیان مێژوو ئەکرێت بۆم 4 ساڵەش پارە هەڵبژێرێ ئەکرێت بۆم 4 ساڵەش پارە هەڵبژێرێت دواتر لە تەمەنی 27 ساڵەیە کە ئاستی دەگاتە لووتکەی ئاست دەکرێت و کاتەیانی دڵخوازی خۆشی هەڵبژێرێت پارە دەیباتەوانێ ئەگەر خۆی باشترین بزانێت مێژوو هەڵدەبژێرێت ئەمە کاک پێشکەفت بڕوای وایە کە دەبێت مبامپی پەیوەندی بە ڕیال مەدریدەوە بکات مامۆستا داود دەڵێ واتە پاریس خۆمان خۆشکەواتە ڕانەری بۆ چیەکەواتە درۆیە خلێفی پاریس دەنێژێ بە تاکید مامۆستا داوت ئەم شێوازی نوێکردنەوەی گرێبەستی مبامپێ لە پاریس سەن جەرمان دوورە لە یاساکانی تۆپی پێ دوورە لە هەموو یاسایەکی تۆپی پێ وەکو ئاماژەم پێکرد لە شکۆی ڕانەر و لە شکۆی هەموو یاریزانەکان دێتە خوارەوە
کاک سەرکۆڵە دیماریزیۆ توێتی یاڵان دێتە ڕیال بەڵام چووە سیتی ئێستاڵێ مپامپی دەمێنێتەوە بارودۆخی مپامپی یەکلابوویە بەڵام قەرارەکە لای خۆتی تەنها ڕاگەاندنیمەوە پاریس تیپە فەڕەنساشی لەسەر تاپۆ بکەن سووتی یەک تووری ڕیال بێگومان ڕیالمەدی زۆر لە شکۆی پاریس سەن ژەرمان گەورەترە باسەکە بوو بە باسی لێدوانەکانی دیماریزیۆ ئەڵێ هەر خێزانێک کاگەردی ئەڵێ هەر خێزانێک ژنەکەی دەمڕاستی بوو دەسی لێپشۆ کاک دیاکۆڵە سەرۆک دەبێ وەک پێرێز بێت هەرچی نووزەی کرد بەڕێی دەکات بە تەکید پێرێز کاری ناوازاکە من پێم وایە هیچ کەس لە پێرەز بیرمەندتر نییە لە بواری تۆپی پێدا ئەمە قەنەعاتی خۆمە کاک مەسرور سواز بۆ تۆ کاگاو بەشی بەکرد سواز بۆ تۆش تەنیا مەکە 25 بوو یا 26 وڵای لە بەرنمەیەکا باسم کرد بەس ئەم ماوەی چونکە ئەو نەزانیاری لەسەر داتا و شتەکانەیە نازناوەکانی مارسیلۆی دەوێت ئەوە کاگاو بەش جوابی یاوە تەوانێ 24 تاوانە ماوەیە زۆر زانەرەکانەکەم بەڵام کاگاو بەش مێرەنگیە وەڵامەکەی باوەڕیت تەواوە ینی بە دەقیقی وەریگرە ئەڵێ کاک محەممەد بەڕای تۆ دیبالا وەکو پێم وتی کاک تێبین جارێ دیار نییە کاک مەسوور باسی 26 ساڵی مپان پێ دەکات نەمەوێت چەند خوڵێکێکیش لەسەر لیگە پۆکاڵ قسە بکەم ئەگەر پرسیارێکی تیانە بێت کاک ڕێبند ئەڵێ کاک محەممە و لەمەیە هەڵی یاریزان یەکجار هەلی ڕیاڵ مەدریدی بۆ دروستە بێت ساڵی 2007 لە مەرکاتۆی زستانە ڕیاڵ مەدرید هەموو کارێکی کرد بۆ گواستنەوەی ڕیکاردۆ کاکا بۆ ڕیزەکانی کەوکات من ئەو شەوەی کە کاکا بڕیار بوو لە یاری فیۆرنتینا بوو پێم وابێ بڕیار بوو ماڵاواییکە هاندەرانی میلانیش چوونە بەردەم ماڵەکەی لە میلانۆ نیگەران بوون بە ڕۆشنی کاکا عەتفیە و هاندەرانە کاریگەری لەسەر کرد کاکا ئەو دەقەیە ڕیاڵ مەدریدی ڕەڤس کرد بڕیاری بەردەوامبوونی لە میلانە بەڵام دوای ساڵونیوە ڕیاڵ مەدرید هەر کاکای گواستەوە بۆ ڕیزەکانی وە کریستیانۆ ڕۆناڵدۆش بە یەک وەرز ناتە ڕیاڵ مەدریدەوە بەڵکو هەوڵی بەردەوامی ڕیاڵ مەدرید بوو لە 2 ساڵە کە گرێوەسەکەی لەگەڵ کرا ئەوە هەر بۆ تۆ کاک ڕێبەند بە ئاگاو لێ بێ کە ئەم یاریزانانە ئەبۆ جۆرە چوونەتە ڕیاڵ بە بڕوای کە جوانکار ڕێبارە لێ بە بڕوای من ئەگەر مپامپێنێتە ڕیاڵەوە ڕیاڵ ڕاستەوخۆ بچێن و کۆنکۆ بکرێ بێگومان و کۆنکۆ یاریزانێکی گەورەیە کاگەکرم کام قسەیانەڵێ وڵی نازانمەگە بابەتەکە ڕوون بکەیتەوە ئەڵێ ئایا ڕیاڵ کاکسیروان ئەڵێ ئایا ڕیاڵمەدی لە پێناو مپامپێ هەلاندی لە دەست نەچوون نابڕوان ناکەم ڕیاڵمەدی دەگەر بە جددی بچواتە پێشەوە لە هالاند گرێبەستی هالاند زۆر ئاسانتر بۆک لە گرێبەستی مباپێ چونکە هالاندیش خۆی خەونی یاریکردنە بە ڕیاڵمەدید بەڵام دیارە ڕیاڵمەدرید ئەو کاری نەویستووە تاوان کۆمنتەکان زۆرن بەداخەوە فریان ناکەوم هەمووی بخوێنمەوانێ کاگەحمەدی ژەڵەیە مبامپی ئەگەر بێت ڤینیسیۆس دەکاتەیە دەگیا ڕۆدریگۆ وڵا زۆر ئاساییە هەچکامیشان بکاتەیە دەک ڕەنگە ئاستی لە هەردووشان باشتر پێشکەش بکات کاک سەنگەرجان وەکو وتم داهاتووی مپامپێ داهاتوویەکی ئاڵۆزە شەڕی ڕیاڵ مەدرید و پاریس سەن ژەرمان و شەڕی پێرێز و ناسر خلێفیە بۆیە پێشبینیکردن بۆی من ئەو کات ینی لە بەرنامە ڕابردوو ژووتمە من تەوەقوعم وایە ڕیاڵ مەدرید مپامپێ ڕیاڵ مەدریدی هەڵبژاردەوە بەڵام ئەم کارانە ئەم گرێبەسە خاڵی پاریس سەن ژەرمان بارودۆخەکەی بەم شێوەیە کردووە زۆر بە خێرای باسێک لە چی دەکەم یاری ئەم شەوی یاری کۆتایی لیگە پوکاڵ جامی ئەڵمانیا کە نازناوێکی دیکە لە کیشوەری ئەوروپا یەکلا دەبێتەوانێ یانەی فرایبۆرگ ڕۆبەڕوو یانەی ڕێدبۆڵ لایپزیگ دەبێتەوە لە مێژوودا هیچ کام لەم یانانە ئەم نازناوایان دەستەبەر نەکردومە زۆر بە خێرایی بۆتان ڕوون دەکەمەوە بایرن مونیخ بە بردنەوەی 20 نازناو خاوەنی ڕیکۆردی مێژوویە لە لیگە پوکاڵ و هەروە ئەمەوێ ئاماژە بۆ بدەم ساڵی 2009 تاوان خۆتان زانن یانی ڕێدبۆڵ لایپزیگ یانەیەکی زۆر نوێیە کە دروست بووە ساڵی 2009 دامەزراوە ئەمە دەبێتە یەکەم دەستکەوتی کیشوەری ئەم یانەیە یاخود یەکەم دەستکەوتی نازناوە گەورەکانی ئەڵمانیا چ بۆنزلیگات چ جامی ئەڵمانیا کە زۆر گرنگە لەوەی کە ڕێدبۆڵ
لای بزیک پاژەوە ئاستی وەرزی ئەم ساڵ پێشکەشی کردوای هاتنی تۆ دیسکۆ کە سەر ڕاوی ئاستێکی خراپیان لە بۆندسلیگا بوو بەڵام توانیان بگەنە چامپیۆنز لیگ لەگەڵ چامپیۆنز لیگا لە پاڵەوانێتی یۆرۆلیگیش تا چوارگۆشەی زێڕ ڕۆشتن بۆ زۆر گرنگام نازناوە دەستە بەرکەن. ئایزانم تاوای بابەتەکانی ئەمڕۆم پێشکەش کردن. سوپاس بۆ هاوکارانم تاسبەی بەخواتان سپێرم هەرشان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین وە کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.